لید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا بە سەردانێکی ڕاونەگەیەنراو گەیشتە بەغداد و دوای دیدارێکی کورت لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێری کرد. ئۆستن لە میانی دیدارەکەی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ئەمریکا پابەندە بە پاڵپشتیکردن لە سەقامگیری عێراق. سوودانیش دووپاتی کردەوە سوورن لەسەر بەهێزکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا. دوای کۆبوونەوەکەی لەگەڵ سوودانی وەزیری بەرگری ئەمریکا گەیشتە هەرێم و لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی هەرێم کۆبووەوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشیشدا سەرۆکی هەرێم دووپاتی کردەوە کە ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان و پشتیوانیکردن لە یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە. کۆبوونەوەیەکی باشمان هەبوو. باسمان لە پەیوەندی هەردوولا لەسەر بنەمای ڕێککەوتنی چوارچێوەی ئستراتیجی عێراق و ئەمریکا کرد. جەختمان لە پێویستی بەردەوامی هاوکاری، هاوبەش و پشتگیری ئەمریکا و هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ عێراق و هەرێمی کوردستان کردەوە بۆ بەرنگاربوونەوەی تێرۆر. هەروەها باسمان لە گرنگی هاوکاری پێشمەرگە و سوپای عێراق کرد بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش. جەختمان لە گرنگی بەردەوامی پشتگیری ئەمریکا و وڵاتانی دۆست لە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و ڕێخستنەوەی وەزارەتی پێشمەرگە کرد. وەزیری بەرگری ئەمریکا دووپاتی کردەوە پارێزگاری لە سەروەری خاکی عێراق دەکەن و ڕایگەیاند هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە ڕۆڵی گەورەیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشدا و لەسەر داوای حکوومەتی عێراق ئامادەن هێزەکانیان لە عێراق بهێڵنەوە. هەستێکی خۆشم هەیە لە هاتنم بۆ شاری هەولێر بۆ ماوەی چەندین ساڵە شان بەشانی یەک لە هەندێک کاتی سەختدا کارمان کردووە لە ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی و شەڕی بەردەواممان لە ڕوبەڕووبوونەوەی داعش پێکەوە کارکردنی ئەمریکا و عێراق بە هەرێمی کوردستانی شۆ هەبووە. هەنگاوی زۆر گەورەی تێدا نراوە بۆ پارێزگاری لە سەروەری خاکی عێراق. ئەمەش لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش زیاتر لە 50,000 کیلۆمەتر چوارگۆشە لە دەستی داعش ڕزگار کراوە. دەستخۆشی لە بەشداری پێشمەرگە دەکەین کە شان بەشانی ئاسایشی عێراق ڕۆڵیان هەبووە. هێزەکان ئەمنیەتیان لەسەر خواستی عێراق دەمێنێتەوە بۆ پشتیوانی لە ڕوبەڕووبوونەوەی داعش. ئەو لێتێگەیشتنەش ساڵی ڕابردوو لەگەڵ پێشمەرگەدا کراوە ئامادەین بەردەوامی پێ بدەین. وەزیری بەرگری ئەمریکا لە سەردانەکەیدا چەند پەیامێکی گەیاندە بەغداد و هەولێر و دووپاتی کردەوە کە وڵاتەکەی سەقامگیری ئەمنی و سیاسی دەبێت و بۆ ئەو بەبەسەش پشتیوانی هەردوو لا دەکات. هەروەها داوای لە هەرێمی کوردستان کرد پشتیوانی لە حکوومەتی عێراق بکات.